دەگەڕنەوە دەڵێن لە دێر زەماندا کوڕێکی گەنج چاوێکی ینی نابینا بێت و شوێنی برینداریکی زۆر ناشرینیش بە دەموچاویەوە بێت. ئەمە واکات کە چەند کەسێک هاوژینی لەگەڵ ئەو کوڕەدا ڕەت بکەنەوە و لە چەندین هەلی کاریش بێبەش بوو. پاش ماوەیەک لە بێهیوابوون و بێئومێدبوون و بە پرسیار لە مێشکیدا بۆچی ئەم چاوەی نابینێت و بۆچی ئەم شوێنی بریناریە زۆر ناشرینە بە دەموچاویەوە هەیە. ڕۆیشت و لەگەڵ دایکی دانیشت وتی دایکە ئەمە چێ بە دەموچاوی منەوە؟ ئەویش وتی ڕۆڵەکەم کە مناڵ بووی چەقۆیەکە بەدەستەوە بوو ویستم لێت بسەنم بەڵام کە دەستم بۆ برد گریای منیش ئەوەندەم خۆشویستی نەمویست ببینم کە ئاگریت لەبەرە چەقۆکەم لێ نەسەنیت و پاش کەمێک لەوە بەدەما کەوتیت و چەقۆکە لە دەستەوە دەموچاوتی بڕی و چاوێکتی نابینا کرد. وتی دایکە ئەگەر ئەو کاتە چەقۆکە لە من سەنایە بە زۆر بڵێ هەتاوەکو ئێستا بگریمایە؟ وتی نەخێر. وتی بەڵام سێریکە هەتاوەکو ئێستا ئاساواری ئەوە بە ڕوخسار و بە دەروون و بە تەواوی ژیانمەوە دیارە. ئەم نمونەیەتان بۆ هێنمەوە بۆی کە پێتان بڵێم ئەو کاتەی کە مناڵەکەت داوای ساردی خواردنەوە گازەکان نقڵ شەکری کڵۆ مژمژاکە و تۆ بۆی ئەکڕیت بۆی نەگری ئەوە لە ناو دەمی مناڵەکەتە برینیە دروستەکەی کە لەوانەیە هەتا ساڕێژ نەبێتەوە. لە ناو لەشی مناڵەکەتە ئەو کاتەی کە داوای پەتاتێکی سورۆکرایی بکەیت کە پێڵەن فینگر بۆی خەیتە بەردەستی مناڵەکەت بیخوا بە جۆرێک چۆلی لە خوێنە بەرزەکەیتەوە کە هەتا لەوانەیە مناڵەکەت نەخۆشی دڵ و شەکرەی هەبێ. تکایە ئەوە بزانن کە خۆشەویستی ئەوە نی هەمیشە بە قسەی مناڵەکەت بکەیت. خۆشەویستی ئەوەیە کە تۆ گەورە بیت و بڕێوی ڕاست بۆ مناڵەکەت بی. ئەو کاتەی مناڵەکەت ناگریت بە زۆر دەمودانی وە بشۆیت و کۆنتترۆلی ناکەی ئەوە خۆشەویستی نییە. ئەو ئێهمالکردنی مناڵە لە بەرەوەی کە ئەگری لەو کاتێک کە تۆ دەمودانی وە ناشۆی برینێکی هەتایی بەسەر ددان و بەسەر پووکی مناڵەکەتەوە بەجێهێڵێت و لەگەڵ خراپبوونی دانیا ئازاریە بێ شەو خەوی لێ ناکەوێ گەشەی دواکەوێ قسەکردنی دواکەوێ قسەکردنی خراپە بێ. لەبەرەوە بزانن کە چی خۆشەویستیە و چیش ئازارە بەهۆی خۆشەویستیەوە. ڕێز و حورمەتی دکتۆر ئەڵبوو ساڵح جاواب لە شاری سلێمانی.